شێرپەنجە چییە؟ بۆچی تووشێبین؟ کە تووش بووین چۆن لەگەڵ هەڵ بکەین؟ لەم زەمبیلەی چارە بۆتان باسەکەین و تاوتوێیەکەین. ئەمە هۆکاری هەیە کە بۆچی ڕێژی شێرپەنجەی خوێن لەم کوردستانی ئێمە زۆرە ئەو پێویستی بە توێژینەوەتر هەیە، پێویستی بە داتایتر هەیە بۆی بزانین ئایا هۆکاری ئەم زیادبوونی شێرپەنجە ڕێژەیە لە چاو شێرپەنجەکانی تراسیە پێویستی بە توێژینەوە. ئەلێرۆ کە یەینی ژوورەوە زیاتر لە 6 ملیۆن دۆلارە بینین لە هەر بەشێک لەم بەشانەیە کە کارەکرێت. سکرینەکەی بەرامبەری خۆتانە بینین کە لێرەوە ئێستا کارمەندەکان خەریکن بەبێ کە ئێمە پەیوەندیمان پێیانەوە هەبێ خەریکن تیشک بۆ نەخۆشک بەکارهێنن بۆ چارەسەری شێرپەنجەکە. ئەگەر سێ کەس لە بازار بێنی لەو سێ کەسە یەکێکیان تووشی شێرپەنجە ئەبێت. ئەنی شێرپەنجە لە هەموو عالەمایە کە زیادی کردووە نەک تەنها لە کوردستانە. بەڵام ئاماری ساڵی 2010 پێمانەڵێ کە لە سەر 1700 نەخۆش لە سنتەری ئێمە چارەسەری بۆ کراوە. لە شاری سلێمانی بە پێی توێژینەی کە دەرکەوتووە جۆرەکانی شێرپەنجە بە پێی ڕزبەندەکانیان ئەمانن. بریتین لە شێرپەنجەکانی مەمک، شێرپەنجەی سیەکات، لیوکیمیا، لیمفۆما کە لیوکیمیا و لیمفۆما بریتین لە دوو جۆری نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن و پاشەوە شێرپەنجەی کۆمۆکۆڵۆن و پاشەوە شێرپەنجەی پرۆستات و پاش ئەوە شێرپەنجەی هێلکەدارەکان.